ڤیدۆکانیان هەیە کە ئەهلی سوننەیانە گرت چۆنە چنگیانە کرد بە ڕیشیانە بەتوڵنی لیانە کردەوە ئەوە پیشانی کامێرایانە ئەو پێەکەنی لەم بینایە کە حەسەن نەسڕوڵڵا کوژرا لە لوبنان کۆمەڵێک لەوانی کە بەداعی ئەهلی سوننەت و جەماعەت ناسراو بوون نەهاتن خۆیان یەکلایکەنەوە یەک مووقیف قسەیان لە بابەتەکەیان کرد یەک مووقیفیان هەبێ بڵێن کاکە تەڕاحومی لەسەر بکەین یا دڵخۆش بین بە مردنی دەهاتن وا بڵێن کەیتر ڕوونە ئەو پیاوە چی بوو ڕوونە شیعی دوانزە ئیمام بوو قەناعەتی بە ئەبوو بەکر و عومەر و عوثمان و ئەوانە نەبوو و قسەیەوت بە دایکی مانداران و ئەتباعەکانی لە حوسەینەکانە لە خۆیانیانەدا و لعنەتیانە نار بۆ ئەمیری مانداران عومەری کوڕی خەتاب ئەبوو بەکری سیدیق ئەمە ڕوون بوو هەمووی جامانە هاتن قسەیان کرد لەم بابەتانەیە کۆمەڵێکیان دانیان بەوەیان نەناکابێ دڵخۆش بی بە لە ناوچوونی لە هەمان کاتیشە دانیان نەدا بەوەیە کە ئەبێت تەڕەحومی بۆ بنێن باشە هاتبوون منهەجی موازەناتیان دانا ئەمەی هەبووە لەبەر خەڵکی فەڵەستینە و ساڕوخانەی هاویشتووە ئێمە ئەمەی بە باشە زانین وایانەوەت وەکو ئەحمەد السەید قسەی لەسەر کردوایە ئەی بەڵام لە هەمان کاتیشە خەڵکی سووریای کوشتووە و خەڵکی عێراقی کوشتووە لە مسڵمانە ئەخوا بوو حیزبەکەی حیزبوڵڵا ئەهلی سوننەی زۆر کوژ لە سووریا زۆریشی کوژ لە عێراق ڤیدۆکانیان هەیە کە ئەهلی سوننەیانە گرت چۆنە چنگیانە کرد بە ڕیشیانە بەتوڵنی لیانە کردەوە ئەوە پیشانی کامێرایانە ئەو پێەکەنی ئەنجا چۆن لە چاڵیان ئەنان بە زیندویی لە زەبەدانی و لە حەلەب و لەوانە ڤیدۆکانیان هەیە بە زیندویی لە چاڵیان ئەنان هەر بە زیندویی خۆڵیان بەسەراکردن ئەو ئیشەکانیان بوو نەیەوێرە قسە بکا دژیان لەبەرەوەی ئەمەی لێ دیبوون باشە بڵێ دڵخۆشین بە کوشتنی لات خۆڵی مسلمانانە ئەڵڵا سوبحانە و تەعالا وای لێ کرد نەشی ئەوێرە بڵێن لەولا بڵێ ئەبێت تەڕەحومی لەسەر بکەین لەبەرەوەی چی کردووە یارمەتی ئەهلی غەزەیەوە طبعاً ئەوان لەن یارمەتی ئەهلی غەزە بەس یارمەتی ئەهلی غەزە نییە ئیسباتکردنی شەوکەی خۆیان و بەدەستهێنانی جمهور بۆ خۆیان و خزمەتکردنی مەساڵحی خۆیان و بابەتێکی تر بۆیە وەکو ئەبەلحیس لیانە کرد ئەیوو ئەمەیان باشە و ئەوەی خراپە ئەوەشی خراپە و ئەوەشی باشە ئەیانویست تەوازن ڕاگرن لەو بینەیە هەموو لایەنەکان لە خۆیان ڕازی بکەن جا ئەحمەد السەید شتی باشیشی هەیە بەڵام تر بەداخەوە ئەم شتانە کە ڕۆیە حقیقەتی زۆر کەس دەرەکەوێت ئەوە مووقیفەکەی بۆ قسەکانی بوو یەکلایی نابوویەوە بڵێ کاکە من کەسێکم قبول نییە قسە بە هاوڵی ڕەسوڵ الله بڵێ کەسێکم قبول نییە قسە بە دایکانی مانداران بڵێ کەسێکم قبول نییە ئەهلی سوننەی سوتان و کوشتێتی بەس لەبەرەوەی سوننە بوو خۆگەر وەکو خۆیان شیع بوونە وای لێکردن وای لێ ناکردن بە چەند بە سەدان هەزار کەس ئەو قائیدەی کە لەگەڵ یا کوژرا بوو قائیدی با بڵێن جێشی ڕیضوان کاتیبەی ڕیضوان ئەماڵێ سوێنی خوارد بوو ئەبێ لە زەبەدانی و لە حەلەب و لەو مەنتیقانە و تا مووسڵیش هەموو ڕۆژێ 1000 سونی بکوژێ ئەڵێ ئەگەر تەواوی نەکردایە لە پیاوەکانیان لە ژن و مناڵ بکوژن ئەیوت ئەبێ ئێمە هەوڵ بدەین بیگەێنینە ملیۆنە تا شەڕتەوا بە 1 ملیۆن سونە بکوژین زۆر چاکە ئەوەی تر کەمیانەکەین ئەو خۆمانە بینە زۆرینە ئەمە یعنی تۆ کە مردووە بڵێ وەڵا نازانم پێم خۆش بێ مردووە بڵێم ڕەحمەتی خوای لێ ئینسان ئەمەنە بێئاگا بێ لە دینەکەی و بێئاگایی نییە ئەمە بەلحیس لە کاکە ئەمە بەلحیس لە وەحدەوی بوون ئاوایە بەرەو ئەوەتە بە ئەیتر ئەمەش ئەم ئەحمەد سەیدە لای خۆمان زۆر گەورەکرا و شان و باڵی ئاڵێن و ئەمە جیلی ساعید و ئەمە بینایی فکری و ئەمە بینایی جیلی تازە ئەوڵا جیلێکەوە پێ بگا نازانم بەڵێم چی کە دوژمنەکەی خۆی دۆستەکەی لە یەک جیانە کاتەوە یاخود نەوێرێ یەکلایی کاتەوە کێ دوێستێتی و کێ دوژمنێتی نازم بێت دڵ بەمە چی خۆش داسە کە باسیەم بابەتانەژەکەی خەڵکەڵێ ئەوە چییە ئەمە قسەی لەسەر ئەویش کرد و قسەی لەسەر ئەمیش کرد و قسەی لەسەر ئەویش کرد خۆی قسەی کردووە خۆی دەرخستەوە منیش قسەم لەسەر نەکردوم خۆی قسەی کرد لەسەر بابەتەکان و ئاوایی نەیتوانی یعنی بڵێ مووقیفی شەرعیمان لە بەرامبەرم بابەتەیە بێ چی بێ وەنەک هەر ئەو زۆرێکی ترن دە 12یەکی تریش قسەیان کرد لەسەرەوە بابەتە هەمووی هەر هەمان قسەی ئەویان کردەوە باشە هەموویان هەر هەمان قسەی ئەویان کردەوە وە کاتێکی ژیان بینی ئەم جۆرە عەقیدە و بیر و باوەڕانە و ئەم جۆرە ئەبەلحیسلانە لە سیراعی نێوان ئەشاعیرە و ئەهلی سوننەیە سێرەکەی هەروەکو ئەبەلحیسل نازانن
ام خطاباركن یا خطاباركن یا هردووکی خطاباركن یاڵن کەسی خطابار نییە ڕای جیاوازە قەیچێکە با هەبێ من لەگەڵ یانانیم لەوە بەس وەکی ترەمیانم ئەوێ باشە یا لە بینی صراعی بینی ئەهلی سونە و جەماعە و حاڕەکی و حیزبیەکانە دیسان وەکو بەلحیس لێتە ناوە ئەڵێ کێشەم نییە نازانم کامیان ڕازی ئاوا یەکلایی نابێتەوە هەر خۆی یەکلایی ناکاتەوە یعنی باسی ئێماکە ئەڵێ و عەقیدەی حەقە وایە لەولاش ئەڵێ کەس هەڵوانێک هەن قسە بە ئیمامی ئەشعەریە باسی ئیمامی ئەشعەریەکەن تۆ ئەبەل حیس خۆ یەکلایی کەرەوە زە تۆ ئەشعەریت ئیمامەکەت ئەبول حەسەنی ئەشعەری و پێ و ناخۆشە باز بکرێ یاخود ئەهلی سونەت و جەماعەتی ئەبەل حیس لە بێ خۆ یەکلایی کەیتەوە نابێ بە هەمووی بڵێ باش دڵی هەمویان ڕازیکەی ئاجا بۆیە ئێستا وەحدەویەکان جەماعەتی ئەبەل حیسن و داعیەکانیشان هەر یەکەوە بەخۆی ئەبەل حیس لێکە بەسەر بەخۆی حتا قیامەت لەگەڵی بڕۆ پێ و ناڵێ ئەمەیان حەقەیاویان بەتاڵە ئەڵێ ئەمەوەی باشە ئەوژۆی باشە ئەمەوەی باشە ئەوژۆی باشە ئەمەوەی باشە ئەوژۆی باشە تۆ حەقی خۆی بوو ئەوش حەقی خۆی بوو ئەو حەقی خۆی بوو تا قیامەت بڕۆ لەگەڵی هەرواڵێ بۆ چونکە مەبەستی زۆرترین کەسە لە خۆی ڕازیکە مەبەستی ڕازیکردنی ئەڵڵا نیە جەل جەلالوه جا ئەبەل حیس سەرنجامی تۆ رسول الله صلی الله عليه وسلم دیاری کردو رسول الله صلى الله عليه وسلم سەرنجامی ئەبەل حیس دیاری کردووە کە چیە بێ ئەفەرمێ ئەم ئەبەل حیس ئەگەر بێت و ئاوا بەردەوام بێ هەوڵی ڕەزامەندی خەڵک با لەسەر حسابی دینی ئەڵڵا ئەڵێ ئەڵڵا سبحانه وتعالى خۆی لێی تووڕا بێ خەڵکیشی لێ تووڕاکە بەڵام فەرمێ ئەگەر هەوڵی ڕازیکردنی ئەڵڵا با سبحانه وتعالى ئەڵڵا سبحانه وتعالى خۆی لێی ڕازی بێ خەڵکیشی لێ ڕازیەکە ئەبەل حیس لە ئەو حەدیثە لە پێش چاو بگرێ ئینشاء الله هەوڵی ڕەزامەندی ئەڵڵا بە سبحانه وتعالى